لە ڕۆژی یەکی ئایارە کە جەژنی کرێکارانە پیرۆزبایی لە کرێکارانی کوردستان بەگشتی و بە تایبەت قەزای چەمچەماڵ و ناحیەکان و هەموو ئەو کرێکارە خۆبەخش و جوامێرانە دەکەم کە دەستیان هەبوو لە پاراستنی ژینگەی کوردستان بە تایبەتی ژینگەی قەزای چەمچەماڵ کە دیارە لەگەڵ دەست بەکاربوونمان بە خۆشحاڵیەوە یەکێک لەو تەوەرانەی کە لەو سێکتەرانەی کە ئاوری جدی لێدرایەوە لە ڕێگەی برای بەڕێزمان کە قوبات کە بڕیاریدا ئێرەش لە ڕێگەی کۆمپانیا پاک بکرێتەوە و دەستخۆشیم لە تەواوی کارمەندانی شارەوانی و هەروەها هەموو شوێنێکە کرێکارە خۆبەخشەکانی هەیە. جژنی کرێکاران لە ئێمە جژنێکی پیرۆزە، ئەم کرێکارانە شایانی حرمەت و ڕێزگرتنن. ئێمە ساڵانان بۆنەیە ئەکەینەوە، دیارە ئەم جارە 6 لایانی تریش بەشداری کردووە. ئێمە پاربانگوازێکمان کرد بۆی زۆرترین خەڵک بێ بەشداری بکە، بۆ ئومێدەین لە ساڵی ئایندە خەڵکانی زیاتر بێ بەشداری بکە. ئەوەی ئامانجمانە ڕێزگرتنە لە کرێکاران، من خۆم لە چینی لای ئەوانەوە هاتوومە، بۆیە تا ڕۆژر ئەمرم ئەمانم لە یاد دەبێ و شار یاری شەیدانیش لە خزمەتی ئەمانابین و ئەو بەڕێزانش کە هاتون دەستخۆشییان لەکەن کەم جارە بەشدار بوون بە ئومێدی ئەوەی کاشتێکی جوانمان پێشکەش کردبێ لێرەیە.